سڵاو ئەگەر چەپ لە مێژوودا لەسەر خەیاڵگەی چینی هەژار و کرێکاران دامەزرابێ ئەی بۆچی لە ئێستادا لە دنیا و بە تایبەتی لە کوردستاندا چەپ ناتوانێت ببێتە خاوەنی دەنگی ئەوانە دوایین هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان چیمان پێ دەڵێ لەبارەی پێگەی چەپ لە کوردستاندا بینەرمان بن. لەگەڵ سەرهەڵدانی شۆڕشی پیشەسازی لە ئەوروپا و گۆڕانی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی لە بەشێکی زۆری وڵاتانی ئەم کیشوەرە و پەرەسەندنی ژیان لە قۆناغی کشتوکاڵی و جوتیاریەوە بەرەو قۆناغی سەرمایەداری و دروستکردنی بانگ و کەشەسەندنی بازرگانی جیهانی جارێکی تر ململانەی کۆمەڵایەتی و ئابووری سەری هەڵدام. هەندێک گروپ و دەستە و پارتی سیاسی وەک پەرچەکردارێک بۆ ئەم قۆناغە کە تێیدا سەرمایەدار و دەوڵەمەندەکان هەوڵیان دەدا لە کورتترین ماوەدا زۆرترین قازانج بەدەست بێنن کەوتنە داڕشتن و دروستکردنی بەرنامەی نوێ بۆ گۆڕینی ئەم واقعی هاتبوو ئارا و پێیان وابوو دەتوانن یەکسانێکی زیاتر لە نێوان چینی هەژار و چینی دەوڵەمەندەکان دروست بکەن. هەر بۆیە ئەمانە بە باڵی چەپ یان چەپڕە و ناوزەت دەکران لە بەرامبەر ئەو لایەنانەی کە داکۆکیان لە ڕەوشی هەنووکەی دەکرد و پیان وابوو ئەم بارودۆخەی هەیە شتێکی سروشتیە. کەواتە چەپەکان هەل لە بنەڕەتدا بانگەشەی ئەوە دەکەن ڕەوشی ئێستای سەرمایەداری ڕەوشێکی نادات پەرورانەیە و ئەوان دەتوانن مۆدێلێکی باشتر بێنە پێش و ئەمە دوای شۆڕشی 7 ئۆکتۆبەری رووسیا بە هەموو جیهاندا بڵاو بووە. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش حیزبە شیوعی و چەپەکان بوون بە داکۆکیار لە سیاسەتی یەکێتی سۆڤیەت لە بەرامبەر ئەمریکا و ڕۆژئاوا کە زیاتر وەک نوێنەری ئیستیعمار سیر دەکران و لەم نێوەشدا حیزبی شیوعی عێراقی یەکێکە لە کۆنترین پارتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بەشێکی دیاری سکرتێر و سەرکردەکانی کورد بوون و بۆ ماوەیەکی درێژی چالاکیەکانی خۆیان لە کوردستان ئەنجام دەدات. سەبارەت بە هزری چەپ و پەیوەندی بە باری ئابووری و سیاسی لە کوردستان پرسیار ئەوەیە کە ئایا سەرهەڵدانی ئەمڕۆتا چەندە لەگەڵ لایەنی کولتوری و کۆمەڵایەتی و ئابووری کوردستان گونجاو بووە. لە کاتێکدا چەپەکانی ڕۆژئاوا بانگەشەی ئەویان دەکرد کە ئەم بزوتنەوەیە لە هەناوی کۆمەلگای پێشکەوتوی سەرمایەداری و پیشەسازی لەدایک دەبێت کە تێیدا چینی کرێکار وشیار دەبێتەوە و جڵەوی سیاست دەگرێتە دەست لە کوردستانی نیوەی دووەمی سەدەی 20م ڕەوشەکە چۆن بووە. چەپ یاخود شۆڕشی چەپگەرایی و مارکسی لێنینی لە دنیاە هەر لە سۆڤێتەوە دەست پێکات و هەموو دنیای سی ئەگرێتەوە پێتوانێت کوردستانیش هەر هەمان با بڵێن لاساییکردنەوە کۆپیکردنە کۆپیەکی وڵاتانی دراوسێ بڵێن پێداویستێکی خودی نەبووە لەناو کۆمەڵگەی کوردەواریە بۆ دروستبوونی ڕەوتێکی چەپگەرا بەڵکو تەنیا لاساییکردنەوە و کۆمەڵێک کەسانی ئایدۆلۆژی دروستیان کردو. سەرەتای دەست پێک و دەکرێت بڵێن بڵاوبوونەوەی بیری چەپ لە کوردستان بە شێوەیەکی گشتی بۆ دوای قۆناغی شەڕی یەکەمی زیانی دەگەڕێتەوە کە لە ئەنجامی ئەو پەرسەندانەی کە یەکێتی سۆڤێت لە شۆڕشی ئۆکتۆبەرەوە هینای دواتر بانگەوازەکانی لینین بۆ ئازادیکردنی گەلانی ژێردەستە دواتر کۆنگرەی باکۆ و ئەو ڕووداوانە هەمووی کاریگەری هەیە لەسەرەوەی کە فکری چەپ بە دنیادا بڵاو ببێتەوە بە ناوچەکان ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشەوە کە بە حکمیەوەی ناوچە جوگرافیەکە نزیکترە لە یەکێتی سۆڤێت دەکرێت بڵێن کوردستانیش بەشی ئەم بابەتەی بەردەکەوێت کە ئەمیش لە ڕێگەی چەند وێزگەی جیاوازە مەسەرەن بۆ نمونە خەڵکێکی چەپ هاتووە تا ئەو ناوچەیە مامۆستایە کاتەوە بۆ دەرزگوتنەوە سەلەن بەشێک لە کوردەکان دیلی شەڕی یەکەمی جیهانی بوون لە دژێر دەسەڵاتی ڕووسەکان و دواتر کێچێت سۆڤێت سەرپەرشتی مەتەقی کرد و گەڕابوونەوە ئیترامانە هەموو وای کرد ببێتەوە کاریەوەی کە لێرە و لەوێش ئەفکاری چەپ بڵاو ببێتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی دەکرێت بڵێن سەرهەڵدانی بیری چەپ لە باشووری کوردستانیان دەکرێت بڵێن لە کوردستان بە شێوەیەکی گشتی ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە ئەنجامی پەرەسەندنی ڕەوتی ژیانی کۆمەلگای کوردیەوە هات بتە پێشەوە بەڵکو بە شێوەیەکی گشتی دەکرێت بڵێن مەسلەیەکی تەقلیدی پێوە دیارە زیاتر لاساییکردنەوەیەکە ئەم لاساییکردنەوە شوای کردووە کە لە دوجارە کە مەسلەی فکری چەپ و چەپگەرایی بوو بە شتێکی عمومی خەڵکێکی زۆر بە دەوریدا کۆپیەوە مامۆستا دیقەتە درێ مەسەل بڵێن مارکسی لێنینی کە دەرەکەوێت
بڵێن پشتە بەستێ بە چینی کرێکار بە تایبەتی کە لە ڕوسیا ئەو کاتەیە چینێکی کرێکاری زۆر هەبوو لە کارخانەکانە هەڵبەتە زرائیش هەبوو. لە سینیشا زیاتر ماویەکان بە کۆمەڵگە لادەییەکان گوند نشینەکان زراییەکان پشت بەستون بەو دووڕەوتە. بەس لە کوردستانی ئێمە نەک کارخانەمان هەبوو بە ناشکۆری نەبێت تاکو ئێستاش شتێکمان پێی نییە پێی بوترێت چینی کرێکار چینێک دروست نەبووە. وەکو جوتیاریش ئەمە فیۆداڵی وا گورەمان نەبووە تاکو جوتیاری وا کۆ بڵێن چینێکی جوتیاری وامان هەبێت دژ بە فیۆداڵەکان شەڕ بکات یا بڵین خۆی ڕێک بخە کەواتە چەپ بۆچی ینی لەم ناحەیەوە وەک لەوەی باسم کرد کە بابەتەکە بابەتێکی لاساییە تەنانەت گواستنەوەی ئەفکاری چەپ بۆ نەک بۆ ناوچەکانی کوردستان بۆ هەندێک لە ناوچەکانی دیکەشەوە لێرە و لەوەیە کە یاداشت و شتە مێژوویەکانی لە خوێنەوەشتی سەیری لێبەدی دەکرێت مەسئلەی بڵاوبوونەوەی فکری چەپ و دواتر قیادەکردنی ئەفکاری چەپ لەلایەن ئەو کەسانەوە کە شێوەیەکی سوتفەی پێوە دیار ببێ بە تاکید ئەوەی دەکرێت هەڵ لەو چوارچێوەدا بیخوێنینەوە کە مەسئلەی فکری چەپ و بڵاوبوونەوەی لە ناوچەکانی کوردستانە شتێک لە لاساییەوە هەڵناگرێت ئەوەی کە بەلامەوە سەیرە لەگەڵ ئەوەشە با بڵێن لە پەنجاکانی سەدەی ڕابردوو تاکو هەفتاکانیش بڵین چەپ بە تایبەتی حیزبی شوعی دوای ئەوەش کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان کە بەڕێزت تەخەسوسە هەیە هەژمونێکی گەورە ئەکا بەسەر کۆمەڵگەی کوردەواریە خۆی دەکرێت بڵێن بە شێوەیەکی کشتی ڕائیەکەیە لەسەرەوەی کە کورد خۆی هەر بە تەبیعەت چەپە لەبەرەوەی هەمیشە لە ململانی شۆڕژێرەوە هەمیشە لە ململانی پرسیارەکە لێرە ڕاتگرم شۆڕژێر و چەپی چ عیلاقەیەکیان بەیەکەوە هەیە خۆی دەڵێ ئەو تایبەتی چەسانەی نەتەوەی ئەم میلەتانەی کە ژێردەستن هەمیشە لە هەوڵ و تێکۆشان و خەباتدان بۆ بەدەستێنانی مافەکانیان ئەم مافانە کە خۆی بەشێکی ڕەنگە خۆی لە مافی کۆمەڵایەتی و عدالەتی کۆمەڵایەتی و یەکسانی و ئەوانشدا ببینێتەوە کەم بەشێکە لە ئایدیای مەسلەی فکری چەپە بەنسبەت قۆناغی حیزبی شوعی و دواتر کۆمەڵی مارکسیلینی و کۆمەڵی ڕەنجدەران ئەمانە دوو قۆناغی لە یەکتر جیاوازن وەک باسم کرد لە چەند وێزگەی جیاوازە ئەفکاری چەپ دێتە ناوچەکانی کوردستان بە تایبەتی لە ناوچەکانی باشووری کوردستانە لا چاچلەکانە تاکوتەران لێرە لەوەیە خەڵکن چەپن بەڵام لە دوجارە دوای پەرەسەندنەکانی ڕوتی چەپ و حرەکەی حیزبی شوعی و حیزبی شوعی و چالاکیەکانی دەکرێت بڵین لە چلەکانە بارزتر دەبێ و خەڵک لە ئەنجامی ئەو نەبوونی متمانەی بە بەریتانیا و پێی وایە یەکێتی سۆڤێت ڕزگارکەرە و شەڕەکە لە دژی فاشیزم و ئەوانە هەموو دەبێتەوە کاری ئەوەی کە ئەفکاری چەپ بردەوە دەپەرەبسینی تەنانەت لە پەنجاکانە بەشی زۆری قیادەی سەرەکی حیزبی شوعی عراقی کوردەکان بەڕێوەیان دەبرد دەکرێت بڵێن لەوەوە حیزبی شوعی بارز بە دیار دەکەی بەڵام ئەوەی کە بە نەزەری من پێم وایە حیزبی شوعی تێیدا مۆفق نەبوو ئەو ناوی لێدەنێ کودەتای ئەم شۆڕشەی کە لە ساڵی 1950 کرا کە دەواازەیەکی باش بوو لە بەردەم شوعیەکانە کە بتوانن لوتکەی دەسەڵات بگرنە دەست لەوێوە دەتواندرا باشتر تاقی بکرێنەوە گەر تاقی بکرابنە لە دەسەڵاتە چۆن ئەوە دەکەن بەڵام بەداخەوە ئەوەی کە هەیە لە سەرچاوەکانە ئاماژە بۆ دەکەن کە لەژێر تەسیراتێکی سۆڤێتە دەسەڵاتیان وەرنەگرت وردە ئەم مەسلەی دەسەڵات و پەرەسەندنی حیزبی شوعی دەکرێت بڵین چوە قۆناغێکی دیکە بەدوای ئەوە لە ناوەڕاستی شەستەکانەوە ئەفکاری چەپ لە باشووری کوردستانە متەئەسیر دەبێت بە چەپی نوێەوەی کە سین ماویەکان سەرپەرشتی دەکەن ئەوانەی کە بوون بە ماویزم و دوایش کە کۆمەڵی مارکسیلینیان دامەزراند کە دواتر ناوەکەی زیاتر بڵێن بڵێن جەلال تاڕەبانی ماوی بوو نەوشا مستەفا مارکسی بوو دەکرێت بڵین هەردووچیان ماوی بوون مارکسی هەردووچیان دەکرێن ماوی بوون چکە مامزەلال مەسەلەی ماویەتی خۆی ناشارێتەوە و ئەو برادرانی کە لە بەکرەجۆ لە لای بوون لە 68 و 69 ئەوەی لەسەر ماوی دەکەن ئەوەی کە ئەوان متەئسیر من بە ماویزم دەیانویست هەمان ئەو خەباتێک کە ماویەکان لە دێهاتەکانی سیندا کردیانە دواتر گازستیانەوە بۆ شارەکان بە پێچوانەی ئەوەی کە شوعیەت و مارکسیەت باسی لەوە دەکە دەبێت لە شارەوە بگازرێتەوە بۆ منتەقان کە ئەوان دەیانویست ئەوەی کۆپی پێستکەن لە باشووری کوردستانە بەڵام لەوە شا مۆفەق نەبوون زۆر باشە ئوستاز دوای ئەبینین چەپ لە کوردستانە خود لە جیهانیشە وەردەوەردە بەرەو ئینکیماشە چ تا وای لێ بچووکە بێتەوە ئەبێتە شتێک کە کاریگەری نەمێنێ لەسەر ساحی سیاسی بەڵام بەداخەوە ئەوانەی کە هەڵگری ئایدیای چەپ بوون لە باشووری کوردستاندا دوای ئەوەی کە هاتنە سەر دەسەڵات ڕێک پێچەوانەی ئەوە بوونەوە ئەو بانگەشانە بوونەوە کە خۆیان بانگەشیان بۆ دەکرد ینی چۆن مەسەلەن بۆ نمونە بەشی زۆری ئەوەی کە قیادەی چەپی دەکرد لە ئەساس ئەوانە ناوچیری کرێکار نەبوون بەڵکو باسما کرد چینی کرێکارمان هەر نەبووە کەواتە ئەوانە وردە بۆ ژوا بوون و هەندێک جار هەیە لەگەڵ ناخی خۆیانە خلافیان هەبوو
ڕاستە ئەوان ئەفکاری چەپیان وەرگرت بۆکو ئەوی کە لە بیدایەتی پرسیارەکە وتم بە شێوەیەکی تەقلیدی وان دەگجار لە بۆ مەرامی سیاسیش ئیستیفادەیان لە ئەفکارە کردبوو دوزار کە هاتنەوە ناو شار و دەسەڵاتیان وەرگرت لە دەسەڵاتە ڕێک پێچوانە بوونەوە تر بۆ ژوازیانە تعامل دەکەن بە تەواوەتی بەرجی چەپێتییان لە خۆیان دابڕێت. بۆچی حزبی شیوعی کوردستان سەر ڕایدەیان ساڵ لە خەبات و تێکۆشانی سیاسی بەردەوام دەنگ و پێگەی بەرەو لاوازی دەچێت؟ ئایا هۆکارەکەی بۆ لاوازی ئەو حیزبە دەگەڕێتەوە لە ڕووی پەیڕۆ و پرۆگرام کە لەگەڵ واقعی کوردستان ناگونجێت کە واقعەیەکی ئاینی و نەریت خوازە یان پەیوەستە بە هەرەسێنانی بلۆکی یەکێتی سۆڤیەت و سەرکەوتنی ڕۆژئاوا بە تایبەتی لە سەردەمی ئێستادا کە مۆدێلی ژیانی ڕۆژئاوایی بووە بە مۆدێلێکی جیهانی؟ تۆ پێت وایە مەسەلە ئەوەیە کە حزبی شیوعی نەیتوانین دەسەڵات بگرێتە دەست یان نەیتوانین نمونەیەکی جوان پێشکەشکا لەو فترەیەدا یان حزب بڵین چەپ لە عالەمی بڵین لە عالەمی ئیسلامیا بەگشتی ناتوانێت لەگەڵ ئەو ژینگەیە بێتە بار کە ژینگەیەکی دینیە بە زۆری ڕەنگە ڕەوتی پێشکەوتنی ئەو بژوتنەوە لە سەری دنیادا یارمەتی دەربوو ئەو ناوەندێکی بەهێزی وەکو بلۆکی سۆسیالیستی هەبوو. ئێستاش بژوتنەوەی چەپ ڕەنگە ئەگەر لێرە و لەوێ لە شوێنێک لە شوێنەکان یان دوای نەمانی ئەو بلۆکە زۆربەی وڵاتانی سۆسیال بە ناو سۆسیالیستی کە ئێستاکە ڕەنگە کەمیان یان نەما بن لە دەسەڵاتە بەڵام بە شێوازی تر مەسەلەن نمونەی چینمان هەیە کە ڕەنگە بەهێزترین اقتصادی عالەمی بێ کە نمونەیەکی باشە لە ئەمریکا لاتین ژمارەیەکی زۆر لەو هێزە چەپ و ئەوانە بورە وەک ملاحەزە بەڵێ ئێستا ئابووری چین ئابووریی مارکسی نییە ئابووریی کاپیتالیزمە سەرمایەداریە کاپیتالیزم نییە بۆ مانایی بەڵام تێکەڵاویان کردووە بەڵام هەموو ئەوانەی وەکو فکری چەپ کە قسەی لێ دەکرێت و وەکو مارکسیەت باسی لێوە دەکا هەموو جنگەکانی ئەوانەی تایبەتن بە ژیانی کۆمەلگاوە لەژێر دەسەڵاتی دەوڵەتدایە. باشە ئێستا کۆمۆنیستۆک و دەستگایەکە بۆ دیسپلینکردنی کۆمەلگایانی حزبی کۆمۆنیست لە چینا مەبەستن ئەوە مەسەلەیەکی ترە هەموو ئەو ئایدۆلۆجیایانەی هەنا حتا بە ئیسلامیەوە بە غیری بە نەتەوایەتی شەوەمیان بۆ کۆنتڕلکردنی کۆمەلگاکەن بەڵام کامیان لە خزمەتی مرۆڤایەتی زیاتردا دەبن کامی خزمەتی ئەو ململانەیە کە هەشە لە نێوان لیبرالیزم و با بڵێن بژوتنەوە چەپەکان لە ئاستی دنیا تا ئێستا لیبرالیزم نێتوانێت نمونەیەکی جوانتر لەوەی کە لە چین هەیە پێشکەشی بکاتن دەوڵەمەندەکان دەوڵەمەندتر بوونە هەژارەکان هەژارتر بوونەوە لە چینی شەهر وایە لە چینی شا بڵام کەسێک نییە هەموو ژیانی دابین کرابێ وەکو ئەوەی وابێ کە خەڵک ئێستا سوال بک لە چین ڕاستە ڕەنگە ناوچەکانی دەرەوەی سین هەندێک ئەوانەی گوندنیشینەکانی شوێنەکانی دوورە دەستن ڕەنگە ئەو خزمەت گوزارێنی کە پێشکەش دەکرێت لەوێ وەکو ناو پایتەخت و شارەکان نەبێت بابێنەوە سەر کوردستان بڵێ دەمازین کۆمەلگەی کوردستانی کۆمەلگەی عالەمی ئیسلامی بەگشتی کۆمەلگەیە کە سیخناخە بە ڕمۆزە دینیەکان خوا پێغەمبەر قورئان مقدساتەکان بەڵام کاتێک کە حزبی شیوعی کۆمۆنیستەکان بەگشتی یانی دوای ئەوەش مەسەن لە کوردستانە کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان و حزبی سۆشیالی حزب کە دوایە بێتە حزب ئەمانە کە هێن نەیانتوانیوە لەگەڵ باگراوندیا خەیاڵدانی کۆمەلگا قسە بکەن بەڵکو بەو عەقڵیەتەی کە لە سۆڤیەت دژە دین بوون مەسەلەن ئەوانش لێرە وایە کردو پێتوانی ئەوە دەوری کاریگەری هەبوو بێت لە تێکشکاندنی ئەو بڵین جەماوەری بوونەی ڕەنگە ئەوە بەشێکی زۆر کەم بێ مامۆستا ئەگەر بێنەوە یادی خۆمان خۆ هەر کۆمەلگەی عراقی بوو کۆمەلگەی کوردستانیش بووە حزبی شیوعی تێیدا لە قۆناغەکانی دوای سیەکان و تا دوای ئینقلابی 1960 دومی بەعسیەکانەوە خۆ حزبی شیوعی لە ئەوجی قووەتی خۆیدا بووە ئەو کۆمەلگایش لە ڕووی خوێندەواری و لە ڕووی ڕۆشنبیریەوە ڕەنگە وەکو ئێستاش خوێندەواری و ڕۆشنبیر نەبوو بێ ڕەنگە هەندێک هەڵەی لە حزبە شیوعیەکان لە هەندێک کاتا کراوە بەڵام شیوعیەکان ڕۆژێک لە ڕۆژانەی من وەکو ئەندامێکی ئەو حزبی شیوعی و چەندین دەورە لە سەرکردایەتیمە لە هیچ پێرۆ پرۆگرامی حزبی شیوعیان نەبووە ئێمە دژایەتی دین بکەین خەڵک لە لای ئێمە ئازادە بۆ ممارەسەکردنی تقوسی ئاینی پێم وا بۆ ئەوە کاریگەری هەبێ لەسەر ڕەوتی ئەحداس یان لەسەر شعبێتی ئەو چەپانەی کە لەو کاتیا و تاکو ئێستاشن و ئیسلامیەکانی ژوایی کە دەرەکەون بە زۆری لەسەر ئەوەی شەکەن کە چاپ یا حزب ئیلمانەکان دژە دین و دژە ئەخلاق و دژە
وەکو فکر ڕەنگە وەکو فکر وەکو ئایدۆلۆجیا ڕەنگە حرکاتی ئیسلامی لەگە حرکاتی چەپ و بەتایبەتی مارکسیەکان جیاوازی حزبی شوعی خۆیڵە من ملحدم مارکسیت باسی اقتصاد دەکا باسی ململانی چینایەتی دەکا لە کتابەکەی کاپیتالیزم کە سەرمایە باسی ئەوان دەکە خەر ژۆر باسی ئیلحادی و ئەوەی نەکردووە خەرک لەناو شوعیەکانە ئازادە بۆ خۆی بۆ مارسێک ئەمە ئێستاکەش دایان کەسی حاجی و ئیماندار و مەلا لە ناو ڕێزەکانی حزبی شوعی باوە ڕەنگە لە دەرەوەی تەنزیماتی ئێمەش من بەڵام ئیلتیزاماتیان بە حزبی شوعیە وایە ئێمە ئێستا لە حاڵە حازرە ئەزین کوردستان کۆمەڵگەیەکی بمانێ و نەمانێت جۆرێک لە نائەدالەتی ئابووری لە کوردستانە هەیە چینێکمان هەیە ناتوانین ناوی بنین چینی کرێکار بەس چینێکمان هەیە هەژارە نەدارە نەبووە چینێکیشمانەیە چ دەسەڵات و چ ئابووری بەیەکەوە تێکەڵاو کردووە قۆرخی هەموو شتێکی کردووە ئەی بۆ لەم جەوایە کە زۆر سازە بۆ ئەوی کە حیزبێک ڕەوتێکی چەپ کە بتوانێت دادگەری کۆمەڵاتی بکاتە ینی خۆی دەرناکەوێت یا حیزبی شوعی نەیتوانێت ڕیادەی ئەو مەسەلانە بکە بینیشمان لە دوای انتخاباتی شا بزان کورسێکیان ئەو مەسەلەیە پەیوەندی بە وشیاری چینایەتیەوە هەیە مامۆستا ڕەنگە لە وڵاتێکە ئەگەر کارگە و فابریکە هەبێ چینی کرێکار ڕەنگە لە وەسائلی ئینتاجی زراعیەوە بچێتە قۆناغێکی ترەوە وشیارەکەی زیاتر دەبێت هەست بە چۆسانەوەی زیاتر دەکەم لە کوردستانە یەک کارگەمان نییە تا بتوانین ئەوەی هەمانە چینی جوتیارەکانی زۆربەی خاوەنی زەویەکانی خۆیان پێتوانێت ئەوە خۆتزیینەوە بێت لە واقع ئەحزابی ئایدۆلۆجیتیا بەگشتی لەمڕە واقعەکی تراژیدی با بڵێ پێم وایە تا چەسانەوە بمێنێت تا نعادالەتی بمێنێ بجووتنەوەی چەپ بجوودی هەردەمێنێ ئەنجا کەم و زۆر لە ساحەکەیە و ئەمە دەزانین بە تەجاوزاتی سیاسی و تەداخلاتی هەرێمایەتی بەڕێز قسەیەکت کرد ئەو قسەی مارکس خۆیەتی ئەوە بزانم پێڵێ مهم نییە چینی کرێکار هەبێ مهمە وعی چینی کرێکار هەبێ بە چەسانەوە تۆ پێتوانێت ئەوە ئەسڵەن لەو کاتەشە ئەحزابی دینی ئەیقۆزنەوە بخۆیان ئەو وایە ئەحزابی دینی ڕەنگە دەغدغەی مەشاعری خوتوکەی مەشاعری خەڵک بکەن بە بەهەشت و بە کۆمەڵێک مەسائلەوە باشە بە عەدالەتی عومەریش دەغدغەی ئەەکەن لە جاتی تۆ ئەڵێ من عەدالەتی بۆ تەحقیقەکەم ئەویش ئەیبا بۆ خۆی بەس ڕەنگە ئەو عەدالەتێک ئیمامی عومەر کە باسی دەکەن ڕەنگە ئەویش عەدالەتێکی ڕەهانە بێ لەوانەیە هەر ئەفسانەیە بێ قسەکان و باسی عومەری عەبدولعەزیز دەکەن و زۆر مەسائلی تر ئەو مەسائلانە ئەمە پێم وایە ئەو وعیە تەزییفەکرێ و ئەبرێت بەڵێ پێم وایە دەسەڵات بە هەموو شێوەکان لە هەر وڵاتێک لە وڵاتەکان بی پێم وایە هەوڵدەدا وعید هاوڵاتیان تەزییف بکە و هاوڵاتیان لە مەسەلە ئەساسیەکانی خۆیان ئەوەی پێ ئەگەر هەر نمونەیەکی بچووک دێن مامۆستا ئێمە هەڵبژاردن کرا دەیان بەڵێنی گەورە بەو خەڵکە درا ئێستا بڕۆ بنزین وەختی هەڵبژاردن بە 700 و ئێستا بزانێت خەڵک بە چەندەی کڕێ خەڵک هەست بەوە ناکە بزانم ئەو بەڵێنانەی هیوادارم ئەو بەڵێنانەی حزب بە سیاسەکان بە خەڵکیان داوە بەشێکی بچن جێبەجێ بکە. سەرەڕای ئامادەی ئەمریکا لە عێراق و دابەشبوونی چینایەتی لە کوردستان و بەرفراوانبوونی کلێنی نێوان دەوڵەمەند و هەژارەکان و بە تایبەتیکردنی زۆربەی بوارە گشتیەکانی وەکو پەروەردە و تەندروستی بۆچی چەپ و شیوعەکان لە کوردستان و عێراق دەنگ و پێگەیان بەرەولاوازی دەچێت هۆکارەکان بابەتی و دەرەکین یان خودی و ناوخۆیی ئایا چەپەکان دەتوانن هەنگاوی نوێ هەڵبێنن؟ لەم ڕای لە کوردستان ئابینین ڕۆژ بە ڕۆژ چینەکان جیابنەوە ئێستا چین یاخود کلاسی سەردەست هەر کلاسێکی بازرگانی نییە کلاسێکی بازرگانی سیاسیشە ئەنی چ دەسەڵاتی سیاسی چ دەسەڵاتی ئابوورێ دەست کۆمەڵێکە ئەوانەی تر خەریکە چینی ناوەڕاست بەرەو بووکانەوە چێ چینێکی هەژاری پلیشاوە بێ سێرەکەین تەنانەت لە خوێندنیشا جیابۆتەوە خوێندنی تایبەت ئەم جۆرە لە جیاوازی چینایەتی ئەبواە وای بکردە ئەو حرەکەتانەی کە ئیدعای چەپگەراییەکەن دیفاع لە چینی چەساواکەن دەورێکی باشیان هەبێ بەس لە کوردستانە ئێمە ئەوە نابینی بۆ لە هەڵومەرجی ئەمڕۆدا بە تایبەتی لە کاتێکدا کە بنەماکانی سیاسەتی نیولبرالیزم وەکو پاکێجێک تەواوی ژیانی اقتصادی و سیاسەتی ڕۆژان و فەزای گشتیشی لە ڕاستیە هاتوتە ناو فەزای گشتیش ڕۆڵی چەپ لە هەڵومەرجی ئەمڕۆدا پێما یەکێکە لە مەسەلە گرینگەکان بە تێگەیشتنی من تا بە ئێستا ئەو ڕۆڵی کە لە ئێستا چەپ دەبیندرێ ئێمە ناتوانین ڕۆڵی چەپ تەنیا دیاری بکەین لە یەک ئاسی دیاری کراوە ڕۆڵی چەپ ئەگەر سیر بکەین تەنیا بگەڕێنەوە بۆ لە ئەم ساڵ و ساڵی ڕابردوو سیر بکە من پێما تەواجودی چەپ هەبووە لە ئاستی زۆرا و جۆرە بەشێکی چەپ ئەگەر سیر بکەین لەم 2 ساڵی ڕابردوو
لە بواری فکری و لە بواری تەرجمە لە ڕاستیە کارێکی زۆر گەورە دەکرێت وەکو وەڵامێک بۆ ئەم بارودۆخە بمبورە تۆ باس لە سەقافەتێکەکەی چاپ تەرجەمای هەر شتێک کە خەڵک نایخوێنێتەوە لەم ڕات دیاردەی ئەوەی نەخوێندنەوە ئاشکرایە کتێبێک 500 چاپی لەکرد 500 نسخە هەر 500 لە بازار ئامێنێتەوە چ دەورێک ئەبینێەوە من ویستم لە ڕاستیە ئەوانی تریشتەوە بکەم یعنی بۆ دەمەوێت بڵێم کە فکری چەپ لە ڕاستیە لە ئاستی جۆرا و جۆرە لە کۆمەلگای ئێمە تەواجودی هەیە و فکری زەب لە ڕاستیە هەیمنەی بەسەر تەواوی کۆمەلگایە تەنانەت ئەوانی کە ڕاستیشن شرم دەکەن باز لەوە بکەن کە ئێمە ڕاستڕەوین بەڵام ئێمە ئەگەر بینە سەر گەمەی هەڵبژاردن و دیموکراسیت سێرەکەن حیزبی شوێی نابینین لە هیچ شوێنێکەوە یاد وەکو بڵێ دەرکەوتنێکی زۆر کەمی هەیە زۆر تەنجی هەیە تەنانەت خەریکە دیار نامێنێت ئەگەرم هەڵبژاردانە سەیری ڕێژەی دەنگەکانی حزبی شوعی کوردستان بکەین کا بە شێوەیەکی گشتی دابەزیەوە من پێم وایە ئەوە پێوەەر نابێ بۆ مەقیاسکردنی ڕۆڵی چەپ لە کۆمەلگایە و من تێگەیشتنی خۆم وایە بە جۆرێ لە جۆرەکان چ ئەم ڕادیکاڵی لە ناو حزبی کۆمەنیستەیە چ ئەم سیاسەتە پراگماتیشەی کە لە ناو حزبی شوعی کوردستانایە بە تێگەیشتنی من هەردوو ینی لە ناو هەردوو پارتی سیاسی ئەمە پێویستمان بە پێداچوونەوەیە کە پێویستمان بەوەیە کە لە ڕاستیە بە جۆرێک مامەڵە بکەن کە چەپ دەبێ فکری مارکسی وەکو میتۆد وەرگری بۆ خوێندنەوەی واقع لە ڕاستیە فکری مارکسی نە ئەوەیە دووربی لە واقع نە ئەوەیە تەسلیم بە واقع کوردستان واقعی جیهانی ئەمڕۆ چەپ هەر لە کوردستانە معاناتی نییە لە هەموو دنیای معاناتی مەگەر لە ماویەکان لە خوار هندستانەوە لە نیپال و ئەوانە دەوریان مابێ ئەوەش لە عالم لە دەروی مێژووە لە ڕاستیە ئەوانە ئاجوڵێنەوە شتێک نین لە ناو مێژووە بجوڵێنەوە پێتوانێت چەپ هەر لە هەموو دنیای خۆی معاناتی هەیە من پێم وایە خاڵێک زۆر گرنگە بیبینین ئەگەر لەسەر ئاستی دنیا و لەسەر ئاستی کوردستان هەندێک بەهای جوان هەبێ هەندێک بەهای جوان هەبێ لە کۆمەلگا وجودی هەبێ خزمەتی مرۆڤایەتی بکە بەهای چەپە وەکچی بەهای چەپە لەسەر مەسلەی داکۆچی کردن لە بنەماکانی مافی لەسەر مەسلەی ژنان من پێم وایە لە منتەڵەقێکی ترەوە لەسەر مەسلەی ئازادیەکان و لەسەر مەسلەی وشیاری کە ئینسان چۆن بتوانێت خۆڕێک بخا داکۆچی بکە متدەینێکیش ئیخوانێکیش دیفاع لە حەقی مەزلومەکە علاقەی بە چەپ و ڕاستەوە نییە لە من پێم وایە لە منتەڵەقێکی ترەوە لەسەر مەسلەی ئازادیەکان و لەسەر مەسلەی وشیاری کە ئینسان چۆن بتوانێت خۆڕێک بخا داکۆچی بکە و لەسەر مەسلەی یعنی وەسەرە وردەکانی تر ڕۆڵی چەپ لە ناو هونەرە چەپ لە ناو کایەکانی تریژیانە من پێم وایە هەموو ئەو بنەما هیومانەی چەپ لە کۆمەلگای ئێمە بە جوانی دەبیندرێت کە دەرئەنجامی چەپە لە بەرامبەرەوە لە ڕاستی ئێمە دەبی بوەستین ئەی دەرئەنجامی سیاسەتی سەرمایه‌داری چی بەسەر کۆمەلگا کردووە ئەم دیوەش ببینن ئەمڕۆ پیسبوونی ژینگە ئەمڕۆ شەڕەکان ئەمڕۆ پەرستنی فکری ڕاسیزم و شۆڤینیزم لە کۆمەلگایە ڕێژەی بێکاری مهمشین ئەمانە دەستکەوتی سیستەمی سەرمایه‌داری لێبراڵ و کاپیتالیەکانیش سەرەکەون لە هەموو انتخاباتی دنیاشە نەگەر لە کوردستان ئێستا ئەماگەر لە کوردستانە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان وەک دوو حیزبی ناتوانم نایبنم کاپیتالیزمی سەرمایه‌دار بەڵام چەپیش نی ناچەند یەکێتی نیشتیمانی باگراوندێکی کۆنی چەپی هەیە پێم وایە من گرفتم لەسەرەوێ لە ڕاستیە هەڵبژاردن لە کوردستان مەقیاز نییە بۆ گەورەبوون و لاوازبوونی پارتی سیاسی هەرچەنە بە تێگەیشتنی من ئەو تێگەیشتنی هەیە بۆ خەباتی چەپ بەداخۆیەکی لە ئیشکالاتانەی چەپ ئەمڕۆوەی هەندێک جار دەکەوێتە ژێر کاریگەری هەمان مقیاسی بەرەی ڕازرە و بە هەمان مقیاسی ڕازرە و لە ڕاستیە سیاست دەکات ڕۆڵی چەپ لە ڕاستیە حزبی چەپ بریتینیە لە فراکسیۆنی سیاسی بریتینیە لە لیستێک لە هەڵبژاردن تا چووە پەرلەمان وجودی هەبێ تا چوە دەرەوەی پەرلەمان غیابێ لە ڕاستیە چەپ لە ڕاستی دەبێت خەباتی پەرلەمانی بکە من پێم وایە چەپ ئەمڕۆ لە کۆمەلگای ئێمە ئەگەر سەری دوایین خۆپیشاندانەکانی شاری هەولێر بکەگەی جەنابەت کەسێکی متابعی نان کار ئازادی چەپەکە من پێشڕەوایەتی ناڕزایەتەکانی شاری هەولێریان نەکرد چەپ نەیتوانێت مدافع بێ لە حقوقی ئەو بەپێی دوایین داتا کە لە خۆمان لە ڕاستی سەرژمێریەکمان کردووە ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستانە و بەپی ئەوەی کە لە نەتەوەی گرتوەکانەوە بڵاوکراوەتەوە نزیک دەبێتن لە 180 لە کۆمەلگای ئێمە و لە بەرامبەرەوە بە تایبەتی دوای 2016 کە حکوومەت یاریمی کوردستان لە ڕێگای دەستگای ڕەند لەگەڵ بانکی نێودەوڵەتی تەبنی تەواوی سیاسەتی نیلیبرالی کرد هەرێمی کوردستان تەواو نخبەیەکی کەمی حکومڕانی سەرمایه‌دار
لە ژمارەکەم و لە دەوڵەمەند و زۆرینەیەکی هەرجا لە ڕاستیە لە کۆمەلگای ئێمە دروست بووە. چەپ لە ڕاستی وەزیفەی تری وەرگرتووە لە کۆمەلگای ڕۆژهەڵاتیە جگە لە شەڕی چینایەتی چەپ لە کۆمەلگای ئێمە شەڕی ماف و ئازادیەکان، شەڕی مەسلەی دەوڵەتێکی سیکۆلار، شەڕی پاراستی کیانی سیاسی خۆی کۆمەڵێ وەزیفەی تر لە کۆمەلگای ئێمە بۆ چەپ زیاتر بۆ لە ڕاستیە کە ئەم وەزیفانە هەندێک جار لە کۆمەلگایەکی خۆرئاوایی وەزیفەی چەپ نیە لە ڕاستیە لە کۆمەلگای خۆرئاوایی لە ڕاستیە چەپ وەزیفەیەکی تریە لە کۆمەلگای خۆڵهەڵاتیە چەپ لە ڕاستیە وەزیفەی زۆرتر و بەرپرسیارەتی زیاتری دەکەوێتە سەرشان. سەرڕای زۆربوونی ژمارەی هەژاران لە جیهان و پراوێزخرانی توێژە کۆمەڵایەتەکان بەڵام ئاراستەی ڕاستوانیوێتی بە سەرپەرشتی ئەمریکا و ڕۆژئاوا بەردەوام خۆی نوێ بکاتەوە و خۆی لەگەڵ واقعدا بگونجێنێت. ئەوە لە کاتێکدایە بەشێکی زۆری فکری چەپ لە دووتوێ کتێبەکان زیاتر نەیتوانی بڕوات و لەگەڵ واقع خۆی ڕێک بخات و ڕەنگە ئەمەش یەکێک لە کێشە هەرە سەرچیەکان بێت.